سڵاو و ڕێز خوشک و برایانی بەڕێز ئەم پەیامەم بۆ مامۆستا و فەرمانبەرە سەربەرزەکانی سولەیمانی و دەوروبەری. خوشک و برایانی بەڕێز، مامۆستا و فەرمانبەرە مافخورەوەکانی سولەیمانی و دەوروبەری، چونکە ناتوانم بڵێم ی هەموو کوردستان، چونکو هیچ کەسێک یارمەتی ئێوە ناکە. لەبەر ئەوە من حەزەکەم لە ڕێگای ئەم پەیامە ڕێگایەک پێشانی ئێوەی بەڕێستان بدەم کە مافەکانی ئێوە و کێشەکانی ئێوە لەگەل پارتی و یەکێتی نییە و لەگەل حکومەتی عێراقیش نییە، چونکی هەردووکیان شەریکن و هەردووکیان پێکەوە صاحبی ئەو دزی و تاڵانچیە نەنە کە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە یەکەوە شریکن و بە یەکەوە دزی ئەکەن. ئێوە داوا لە پارتی و یەکێتی ئەکەن کە دز و تاڵانچین. ئێوە لە کوێی دنیات بیتان بینیوە دزێک تاڵانچیەک پارەیەک بدزێ یان ملکێک تاڵان بکە و بۆ ساحبەکەی دووبارە بگەڕێنیتەوە. لەبەر ئەوە من حەزەکەم پێتان بڵێم کێشەی ئێمە لەگەل ئەمریکا و بریتانیایە، نەک لەگەل پارتی و یەکێتیە، نەک لەگەل حکومەتی عێراقە، چونکی ئەمریکا و بریتانیا ڕێگایان بە پارتی و یەکێتیان داوە کە ئەم ئیشە قیزەوەنانە بکەن لە هەرێمی کوردستان، بە تایبەت لەگەل مامۆستا و فەرمانبەرە سەربەرزەکانی کوردستان. لەبەر ئەوە من حەزەکەم ئێوە لەبەر دەرگەی قونسڵخانەی و بالیۆزخانەی ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا و ئەڵمانیا خۆپیشاندان و داوای مافی خۆتان بکەن، نەک لە پارتی و یەکێتی دز و تاڵانچی پارەی دزی و تاڵانچیەکەی بۆت ناگەڕێنیتەوە. لەبەر ئەوەش قسەیکی دیکەشم هەیە بۆ جەنابتان، ئێوە بە تەمای مامۆستا و فەرمانبەر و فەرمانبەرانی دهۆک و هەولێریشتان نەبن کە بێن یارمەتی ئێوە بکەن یان خۆپیشاندان بکەن یان بایکۆت بکەن. من سوێند ئەخۆم بۆتان، ئێستا ڕێگەیان پێ بدرێ لە نیوەیان زیاتر دەچنە غەزە و دیفاع لە غەزە ئەکەن و مافەکانی خۆیان لەبیر ئەکەن. بە تەمای ئێوەم کە ئێوە داواتان لە بەردەرکە و بالیۆزخانەی و سەفارەتی ئەمریکا و بریتانیا بی، نەک لە بەردەری لەق و مەڵبەند و جادە و کۆڵانەکانی سولەیمانی بێ. لەگەڕێزم.